گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بەڵێ عزیزان، منیش زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی و بینەران هاتوینەتەوە خزمەتان. وادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. ناوبڕێکی بینن لەگەڵ هاوکارم دێنەوە خزمەتان ریزی بابەتەکانی ئەم هەفتەیەمان پێشکەشتان دەکەین. فەرموو. بەڵێ بینەرانی ئازیز، بەرنامەی ئەم هەفتەیەمان دوو بابەت لە خۆ دەگرێت کە یەکەمیان باسێکە لە حیجابی زۆرەملێ و دەوری کۆماری ئیسلامی، دووەمیشیان چەندیمەنێک لە کار و ژیانی ژنانی کرێکارە. سەرنجتانی بۆ ڕادەکەشم. بینەرانی ئازیز، ئێمە هەر لەو بەرنمەیەدا گەلێک جار بابەتی حیجابی زۆرەملێ و دەوری کۆماری ئیسلامی لە داسەباندنی حیجابمان باس کردووە. ئەمڕۆ لەم بەرنمەیەدا لایەنێکی دیکەی ئەو بابەتە هەڵدەدەینەوە، ئەویش بریتیە لە پەیوەندی کۆمەلگا و حیجاب، واتە حیجاب و ئازادی. لە کاتی باسکردن لە حیجابی ئیسلامیدا بابەتی ئازادی تاکە کەسی دێتە گۆڕێ.
بەبێ دەرکردن لە ئازادی تاکە کەسی و پێویستی جێبەجێکرانی لە کۆمەڵگا کە ئازادی پوششی لێ دەکەوێتەوە و باس لەسەر حیجاب ناتەواو دەمێنێتەوە. لە کۆمەڵگایەکی مۆدرن و پێشکەوتوودا هەموو خەڵک ئازادن هەر کارێک کە پێیان خۆشە ئەنجام بدەن مەگەرەوەی کە کردەوەی ئەوان بێتە هۆی زەوتکردنی ئازادی لە کەسێکی دیکە. ئازادی پوششیش یەکێکە لە بنەماکانی ئازادی تاکە کەسی کە دەیسەلمێنێت بەو مانایە کە سەرجەم کەسەکان مافی ئەوەیان هەیە جۆری پۆششی خۆیان ئازادانە هەڵبژێرن چونکە هیچ شێوازێک لە پۆشش نابێتە هۆی ئەوەی کە ئازادی و حقوقی کەسێکی دیکە پێشێل بکرێت. بەڵام کاتێک کە یاساکانی کۆمەلگایەک لە شوێنێکی مەوهوم بە ناوی شەریعەت قسەی خوددا و ئەحکام و سەیری پەیامبەران و ئیمامان پێک بێت بە هیچ شێوەیەک ناتوانرێ وها کۆمەلگایەک بە کۆمەلگایەکی ئازاد لە قەڵەم بدرێت. بەڵێ حیجاب لە ئیسلام زۆرتر پەیوەندی بە ژنانەوە هەیە و تا پیاوان. ژنان لەوەها وڵاتانێکدا هەروە بەوە محکوم دەبن کە پوششێک کە کۆمەلگا بەسەریدا سەپاندون لەبەرکن. لە ڕوانگەی ئیسلام گەرایانەوە ئەگەر من لە چلەی هاویندا بە شەڵوارێک و تیشێر دەماڵ بێمە دەرەوە بەواتای ئەوەیە کە بێڕێزیم بە کۆمەلگا کردووە. بەڵام بۆچی ئەگەر خۆمان لە عەبایەکی ئەستور و ڕەشدا پۆشین بێڕێزیمان بە کۆمەلگا نەکردووە. بەڵام واقعیەت ئەوەیە کە ئەگەر من بۆ خۆم ئەم مافە بەڕسمی نەناسم بێڕێزیم بە ئازادی و مافی تاکە کەسی خۆم کردووە. لە هەموو گرنگتر چۆنیەتی پۆششی ژنێک بە هیچ شێوەیەک ئازادی کەسانی دیکە مەحدود یان بێڕێزی پێناکات. بۆ چوونی ئیسلام گەرایان سەبارەت بە مەسەلەی حیجاب ئەمەیەکە ئینسان خاوەنی جەستەی خۆی نییە و خاوەنی سەرەکی خوددایە. بەم پێ ئەگەر خوددا بڵێت ئینسان دەبێ خۆی لە سەد لە پارچەدا پۆشێت چونکە ئەو خاوەنیەتی کەسەکە ناچار گوێڕایاڵی خاوەنەکەی بێت. لەم بۆچوونەدا ئینسانەکان کۆیلەی ئەربابێکی گەورن و ئەگەر بیان هەوێت لە ئەحکامی ئەربابەکەیان سەرپێچی بکەن تاوانبارن و دەبێت سزا بدرێن. ئەم بۆچوونە لە بنەمادا نامەنتیقە و گەلێک عەیب و ئیرادی هەیە. گرنگترین عیب و نامەنتەقیبوونی ئەم بۆچوونە ئەمەیە کە پلەی ئینسانی تا ئاستی کۆیلەیەک کە خاوەنەکەی کەسێکی دیکەیە نزم کردوێتەوە هەر جۆرە ماف و ئازادی تاکە کەسێکی لێزەوت کردووە. بەڵام ئینسان لە کۆمەلگای مدرن و پێشکەوتوەکاندا بە پێچەوانی کۆمەلگا دواکەوتوەکان لەوانە ئێران کوێیلە نییە و هیچ ئەربابێک نییە کە ناچار بێت گوێڕایەڵی فەرمانەکانی بێت و بێ ئەملا و ئەولا ملی بۆ دانەوێنێت. ئەم ئەحکامی شریعەت پەیوەندی بە بارودۆخی کۆمەڵایەتی ئابووری سیاسی و تێگەشتنی گشتی 1400 ساڵ پێشی عەرەبستانی هەیە بە سەردەمێک کە کۆیلەداری باو بوو بۆ ژنان شتێک جگە لە کۆیلە و ئەبزاری هاوسەر و باوکانیان نەبوو. بۆچوونێکی دیکەی ئیسلامیەکان ئەوەیە کە ژنانی بەدحیجاب لە کۆمەلگادا دەبنە هۆی ڕوژاندنەوەی هەستی جنسی پیاوان و فەساد و گەندەڵی لە کۆمەلگا پەرە پێدەدەن. ئەوان بۆ سەلماندنی ئەم بۆچوونە ناچار دەبن بەڵگە و نمونەی کۆمەڵایەتی بۆ بێنەوە. یەکێک لە بەڵگەکانی ئەوان ئەوەیە کە ژنانی بێحیجاب پیاوان تەحریکی جنسی دەکەن و نەخۆشی دەرونی لە نێو پیاواندا پەرە پێدەدەن. لە وەڵام بەم بۆچوونەی ئیسلامگەرایان دەبێ بوەترێکە یەکەم ژنان لە کاتی هەڵبژاردننی پوششی خۆیان بەرپرسی ئەوە نین کە پیاوان چه کاتێ هەستی جنسیان دەوەروژێت. دووهەم ئەوەی کە شتێکە دەبێتە هۆی سەرکوتی جنسی و تێکچوونی دەرونی پیاوان و ژنانی کۆمەلگا هەر ئەم سەرکوتانە و نەبوونی ئازادی پەیوەندی لە نێوان دوو ڕەگەزدایە. ئەگەر ژنان و پیاوانێک کە زیاتر کە تەمەنیان 20 ساڵیان زیاترە لەگەڵ ڕەگەزی بەرامبەریان پەیوەندی عاتیفی و جنسیان نەگرت بێ بێگومان تووشی نەخۆشی دەرونی و عوقدەی جنسی دەبن. بەم پێیە ئەم ناکۆکیە دەرونیە بەرهەمی ساختاری کۆنەپەرستانە و سەرکوتگەری کۆمەلگا سونەتیە نە کۆمەلگایە کە ژنان و پیاوان لەوێدا ئازادن کە جۆری جلوبەرگیان خۆیان هەڵی بژێرن. هەروەها ئیسلامگەرایان لەسەر ئەو باوەڕن کە پوششی ئازادانەی ژنان دەبێتە هۆی پەرەسەندنی هێرش و دەستێژی بۆ سەر ژنان و کچان و قەتڵ و تاوان و گەندەڵی لە کۆمەلگادا. بەڵێ لە وەڵام بەوەها بۆ چوونێک سەرەتا دەبێ ئاماری دەستڕێژی بۆ سەر ژنان لە کۆمەلگا ڕۆژاواییەکان لەگەڵ ئاماری دەستڕێژی بۆ سەر ژنان لە ئێران بەراورد بکەین. ئەگەر بە ئامارێکی تەواو و جێ باوەڕ لە ئێران دەست پێدا بکەین دەبینین کە ژمارەی دەستڕێژی بۆ سەر ژنان لە ئێران سەدان بەرابەری وڵاتانی غەربیە. یەکێکی دیکە لە بۆچوونەکانی ئەوان ئەوەیە کە ئازادی پوشش دەبێتە هۆی ئەوەی کە پیاوان بە بینینی ژنان تەحریک دەبن عەلاقەیان بە ژنانی خۆیان کەم بێتەوە و لە هاوسەرەکانیان دڵسار ببنەوە. هەروەها ئەم تەحریکە جنسیانە دەگاتە ئەو پەڕی خۆی تا ئەو جێگایی کە پیاوان لە هاوسەرەکانی خۆیان جیا دەبنەوە. بناغەی بنەماڵە لاواز دەبێت و ئاماری تەلاق و جیابوونەوە دەچێتە سەرەوە.
لەم بۆچوونەدا ئیسلامیەکان خۆیان ئیفشا دەکەن و دەڵێن تەنیا پەیوەندیە کە لە نێوان هاوسەرانی ئێرانیدا هەیە، پەیوەندی جنسیە، نە عەشق و خۆشەویستی و پەیوەندی قوڵی عاتفی و ئەقلانی. ئەمە بەو مانایە کە تەنیا حەزی سێکسی پیاوی مسلمانەکە بەرەو لای ژن ڕادەکێشێت، نەک پێک هاتەیەک لە حەزی جنسی، عەشق و خۆشەویستی و عاتفی ئینسانی و شناختی ئەقلانی لەلایەنی بەرامبەر. هەروەها ئەم بۆچوونە لە حاڵێکدا باس دەکرێت کە پیاوانی مسلمان بە پێی یاسای فرەژنی و ئێزدواجی کاتی هاوکات ئازادن کە لەلایەن ژنانێکی دیکەوە وەکو ژنانی سیغەیی تەحریک بن و لەزەت بەرن. ئەگەر بناغەی بنەماڵە بۆ مسلمانان تا ئەم ڕادەیە گرینگە، ئەی بۆچی بناغەی بنەماڵە بە ئێزدواجی کاتی و فرەژنی تێک دەدەن؟ ئایا ژنان و منداڵانێک کە بەهۆی هەوەسبازی پیاوان و ئێزدواجی بەردەوامی ئەوان ڕەنج دەبن، ئاوارە دەبن و تووشی هەزاران نەخۆشی دەرونی دەبن، بە بنەماغەی بنەماڵە بە ئەژمار نایەن؟ هەروەگەوەی کە لە سەرەتاژدا وتمان ئازادی پۆششی ژنان بە پێی ئەسڵی ئازادی تاکە کەسی یەکێک لە مافە سەرەتاییەکانی ژنان بە ئەژمار دێت و هیچ کۆمەڵگایەک مافی ئەوەی نییە ژنانی لێ مەحروم و بێبەش بات. ئەم مافە تەنیا لە کۆمەڵگایەکدا پێشێل دەکرێت کە یاسا و بنەماکانی بە پێی بنەمای ئازادی تاکە کەسی پێک نەهاتبێت. بۆ نمونە لە کۆمەڵگایەکی وەکو ئێراندا. ناوبڕێک ببینن لەگەڵ هاوکارم دەینەوە خزمەتە. البينم الظاينم ديروك دخوادة دحوينم أزازك بزك أزادية شنو بوالدنم البينم الظاينم ديروك دخوادة دحوينم أزازك بزك أزادية شنو بوالدنم البينم الظاينم ديروك دخوادة دحوينم أزازك بزك أزادية شنو بوالدنم البارنم الزاينم ديروك الأخوات نحاولم أزازك بزك أزادية شنو بوالدنم أزد أركبم أزد بكرم أزد ببجم أزد بكلم كسني كارل سرمن ديار بدش بومن كسني كارل سرمن Naslakin, naslakin, yeki jiwe naslakin. از جنو بنویسم چارن و صاحبون خواه از تجاری قبول نکم بریاری لسر جیان خواه از جنو بنویسم چارن و صاحبون خواه از تجاری قبول نکم بریاری لسر جیان خواه از درکبم از بکرم از ببجم از بکنم
بەڵێ ئەمێ لێرە چەندی منێک لە کار و ژیانی ژنانی کرێکار بۆ بینەرانمان دەخەینەڕوو. چۆن لەسەر کرێکارانی ژن بیر دەکەینەوە. ژنانێک کە دەستەکانیان قڵیشاوە و فرمێسکی چاوەکانیان وشک بووە، بەڵام بە شانازیەوە سەریان بەرزڕاگرتو و نانی ڕنج و زەحمەتی دەستەکانی خۆیان دەخۆن. ژنانێک کە بە پێڵاوی تەسک و دراوەکانیان لە بەرەبەیانی و تا درنگانێک لە شەو کار دەکەن بۆ ئەوەی داهاتووی منداڵەکانیان پێدابین بکەن. با ئەو ژنەوە بیربێنینەوە کە دەیگوت لە منداڵیەوە هیچ کەسێک نەمیدەویست. کاتێک باوک و دایکم مردن ئاواری ماڵی خەڵک بووم. هەمووان دەیان گوت ئەگەر کوڕ بووایە دەمانتوانی کارێکی بۆ بکەین، بەڵام کچمان ناوێت. کچێکە لە بێ کەسوکاریدا لە تەمەنی 16 ساڵیدا ئیزدواج دەکات و لە هاوسرە معتادەکەی گیا نابێتەوە کە سێبەری پیاوێک بەسەر سەریەوە بێت. ژنێک کە شەو و ڕۆژ سەوزی پاک دەکات تا منداڵەکانی بچنە قوتابخانە و هاوسەرەکەی لێ نەدات. ژنێک کە دەیگوت تا پێش لەوەی کە سکم پڕ بێت نانە ڕقم کۆ دەکردەوە و دەم خوارد، بەڵام کاتێک حامیلە بووم بە بۆنەی منداڵەکەمەوە شیرم دەخوارد. ڕۆژێک کە ئەوەندە لە کاری ڕۆژانەی دەستفرۆشی ماندوو ببووم، چەند بەستە سەوزیەکم کڕی پاکیانم کرد و بۆ قوتابخانەیەکی کچانم برد و فرۆشتمە مامۆستاکان. ماوەیەکی زۆر بوو کە خواردنی گەرمان نەخوارد بوو. شەو بە چەندانە هێلکە و تەماتە چوومەوە بۆ ماڵ. کاتێک نانی شەوم ئامادە دەکرد لەگەڵیدا فرمێسکم دەڕژان. بانگی منداڵەکانم کرد کە وەرن نانی شەو بخۆین. خۆشحاڵی منداڵەکانم وای لێکردم تا بەیانی فرمێسکی خۆشحاڵی بڕژێنم. ئەم ژنە زەحمەتکێشە لەسەر ئەم کارەی بەردەوام بوو، ئەوەندەی کە کڕیارانێکی سابت و هەمیشەیی دۆزیەوە و ئێستا نزیکەی 6 ساڵە ئەم کارە دەکات. بڵێ ئەم ژنە باسی ڕۆژێک دەکات کە یەکێک لە کڕیارەکانی دیارەک بۆ ئەو منداڵەکانی پێشکەش دەکات و دەڵێت کاتێک دیارەکەمان کردەوە دەستێک جلوبەرگی نوێ و تازە بوو، مانتۆ شەڵوار لە چکە و تەنانەت گۆرەویش. بەجگای ئەوەی کە جلو بەرگەکان لە بەرکەم لە ئامێزم گرت و بۆنم دەکرد، چونکە من هیچ کات هەستم بە بۆنی خۆشی جلوبەرگی نوێ نەکرد بوو. تەنانەت ئەمە یەکەم جارم بوو کە لە ژیانمدا جلوبەرگی تازە و نوێم دەبینی. ئەم ژنە زەحمەتکێشە ئێستا توانی بووی فەرش و سەلاجەیەکی کۆنە و دەستی دوو بکرێت، بەڵام ئاباکەی لا دەدات و جێگای ددانە خاڵیەکانی نیشان دەدات و دەڵێت کاتێکە سەوزەم بۆ ماڵێک دەبر لە قادرەمەکانی کەوتمە خوارەوە و چوار ددانم پێکەوەشکە، تەنانەت ناتوانم بیل لە دانی مەسنوعیش بکەمەوە. ئەو پارەی کە بەدەستی دێنم تەنیا بۆ تێرکردنی زگی منداڵەکانمە تا چیتر لە گۆشەی شەقامەکاندا بە دوای نانە وشکەدا نەگەڕم. ئەوەندە نییە کە بۆ دروستکردنی دانەکانم بە فیڕۆی بدەم و حرامی بکەم. ئەم ژنە زەحمەتکێشە دوای 6 ساڵ سەوزە پاکردن دەستەکانی بە ڕەنگی سەوز دەرهاتن و بۆنی سەوزە دەدەن. من هیچ کات بیرم لەوە نەکردبەوە کە ممکنە چ کەسانێک بەم شێوەیە سەوزی ماڵەکانمانی پاک کردبێت یان وشی کردبێتەوە. منیش بە خەیاڵێکی ئاسوودەوە هێلکەیەکی تێدەشکێنم و دڵم خۆشەکە چێشتم لێناوە. هیچ کات بیرم لەوە نەدەکردبەوە کاتێک دەرگای سەلاجەکە دەکەمەوە کەوچکێک پیازی ئامادە هەڵدەگرم و دەیکەمە نێو قابلەمەکەوە لە پێناویدا فرمێسکی چاوی ژنێک وشک بووە، ژنێک کە کوڕەکەی کەم ئەندامە و هاوسەرەکەی جانبازی شیمیاییە و پەروەندەکەی سوتاوە و هەزینەی دەرمان و چارەسەرکردنی لە فرمێسکی چاو و بۆنی بەردەوامی پیازی گەرم دابین دەکرێت. هیچ کات بیرم لەوە نەکردبەوە کاتێک کە ماندوو دەگەڕێمەوە ماڵ و وەکو تەرم لەسەر فەرشی ماڵەکەمدا پاڵ دەکەوم تا ماندوویەتیم بحەسێتەوە. ژنێک لە پشتی داری تەون ئەوەندە شانەی لێداوە کە دەنگی شانە لێدان بۆ تا موسیقی و ئاوازی ژیانی. ژنێک کە لە هاوسەرە معتادەکەی جیابوتەوە، بەڵام دوای 10 ساڵ جیابوونەوە کەس نازانێت کە تەلاقی وەرگرتووە. کەوشی پیاوانە لەبەر دەرگای ماڵەکەی دەمی خەڵک دەبەستێت و وابیر دەکەنەوە کە هاوسەرەکەی لە ماڵە و بێکەس و کار نییە. 10 ساڵ پێش ماڵی خەڵکی خاوێن دەکردەوە. خراپترین ڕۆژی ژیانی کاتێک بوو کە پیرە پیاوێک کە 2 ساڵ دەبوو پەرستاری دەکرد و ئاگای لێبوو مرد. ئێستا دەبێت چی بکات؟ سەر لە نوێ ماڵی خەڵک خاوێن بکاتەوە، بەڵام ئەم جارە شانس دەهێنێ. کار و پیشەیە کە لە تەمەنی 4 ساڵیدا فێری ببوو، بەڵام بە بۆنەی نەبوونی سەرمایە نەیتوانی شوێنی کەوێت، ئێستاکە پارەیەکی کۆ کردوێتەوە و دەست بەکار دەبێت. تەنانەت شاگردیشی هەیە و فێری فەرچنینیان دەکات. کچانێک کە لە سەرەتای لاویدان و پێیان وایە شاید ڕۆژێک ئەم هونەرە بەکەڵکیان بێت. چاو لە هەر گۆشەیەکی ژیانمان دەکەین، کرێکارانێکی زەحمەتکێش دەبینین کە ئاسایشی ژیانمانیان فراهەم و دەستەبەر کردووە. گەلێکیشیان ژنانی کرێکارن کە نەتەنیا بە کەم سیر دەکرێن، بەڵکو زۆر جاریش ناحەقیان بەرامبەر دەکرێت و بە بێبەزەیان نەترین شێوە دەچەوسێنرێنەوە. ژنێک کە بەرپرسی حراسەتی شرکتێکی گەورەی نێودەوڵەتیە دەڵێت گشت هاوکارەکانم پیاون و
و دەزانن کە تەلاقم وەرگرتووە بە جۆرێک سەیرم دەکەن کە بەردەوام ناچارم لە بەشە جیاجیەکانی شرکت جێبگۆڕم. ئێستا چەند ساڵێکە لە حراستدا ماومەتەوە بەڵام ناوێرم وەڵامی سلاوی هاوکارەکانم بدەمەوە چونکە پیاون و منی ژنێکی تەنیا کە لە هاوسەرەکەم جێبوومەتەوە. لەلایەکەوە ئەگەر شان بەشانی پیاوان کار بکەین تەنانەت باشتر لەوانیش قەت پلەی بەرز ناکرێتەوە چون ژمارەی پیاوەکان زۆرە و هاوکارە پیاوەکان پێیان خۆش نییە کە بە جێگەی ئەوان ژنێک پلەی بەرز بکرێتەوە. ژنێکە لە کارخانەیەکی دەرمانسازیدا کار دەکات و سەرپەرستی بنەماڵەکەیە دەڵێت لە کارخانەدا لەگەڵ کەسدا کێشەم نییە تەنانەت کارخانەکەشم ڕەوزەی هەیە کێشەی من کە شاید کێشەی زۆر کەسی دیکەش بێ یاسەگەلێکە کە لەلایەن وەزارەتی کارەوە بەردەوام دەگۆڕدێت و ئێستاش نیگەرانی یاسای کەمکردنەوەی ساعاتی کاری ژنانین یاسایەک کە بەهۆیەوە ممکنە هەمومان کارەکانمان لەدەست بدەین و لەسەر کار دەربکرێن. خاوەنکارێک کە دەتوانێت پیاوێکدا بمەرزێنێت کە 2 سەعات زیاتر لە منی ژن کار بکات پیاوێکدا دەمەرزێنێت و قەراردادەکەی من درێژ ناکاتەوە چونکە پێی خۆش نییە زەرەر بکات و دەیهەوێ زیاتر قازانج بکات. هەمومان لە ژیاندا کێشە و گرفتی زۆرمان هەیە بەڵام شاید وەها کێشە و گرفتگەرێک تەنیا لە نێو فیلمدا بینی بێتمان. بەڵێ کاتێک لەگەڵ ئەم ژنانە قسە دەکەی و فرمێسکەکانیان دەبینی باوەڕ بۆ دێنی کە چەندە لە قافڵە دووری و چەندە سەرسەری سەیری ژیانت کردووە. بیر لە ژنێکی سەوزە فرۆش دەکەیتەوە کە بە جێگای ئەوەی پێت بگوتپایە ماندوو نەبی دەڵێ سەوزەیەک چەپکەیەکی بای چەندە. بەڵە بینەرانی ئازیز بەم جۆرە شاتینە کۆتایی بەرنامەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوەکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە. زۆر سپاس دەکەم.